لاسایی دەسەڵاتی حیزبە چەکدارەکان ڕۆژ لە دوای ڕۆژ سەقامگیری و ئاشتی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی مەترسی و تێکچوونی زیاتر دەبێتەوە. وەک شارزایان دەیڵێن بەدیهاتنی ئاشتی کۆمەڵایەتی لە هەر کۆمەڵگایەکدا پەیوەستە بە ئیدارەدانێکی ئاشتیانەی وڵات و سەروەربوونی یاسا و حکومڕانیەکی ڕەشید و ئازادی بیرروڕایە. ئەو بنەمایانەش لە هەرێمی کوردستان هێشتا پایەکانی نەچەسپیوە. پێکەوە ژیان و پرسی ئاشتی بابەتێکی بێگومان گرینگە و بێگومان پێویستی بە ژێرخانێکی فەرهەنگی هەیە، پێویستی بە دادپەروەری زیاتر هەیە، پێویستی بە حکومڕانی باش هەیە، پێویستی بە ئاشتەوایەک هەیە لە نێوان چین و توێژەکاندا، لە نێوان لایەنە سیاسەکاندا بۆ ڕوبەڕبوونەوەی هەموو ئەو تەحەدایانەی کە لە بواری زۆر بە زۆردا هەرێمی کوردستان و ناوچەکە بەگشتی ڕوبەڕووی دەبێتەوە. بۆیە بنەمای ئاشتی کۆمەڵایەتی پێش هەموو شتێک لێگەیشتنێکە و پەسەندکردنی ڕۆیایەکی هاوبەشە بۆ ئایندە. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە ئاشتی کۆمەڵایەتی پێویستی با دادپەروەری و مافی هاوڵاتی بوون بادی دێت. پێشی وایە ئاشتی کۆمەڵایەتی زۆرجار پەیوەست دەبێت بە ئاشتی سیاسیەوە. وەکو مەبدەئێک وەکو بنسینەیەک محکومە بە دادپەروەری، محکومە بە مافی هاوڵاتی بوون، محکومە بە ئەوەی کە قۆرق نەکردنی مافی امتیازاتەکان. ئەگە پۆلینیش بکەین بە شێوەیەکی گشتی بەسەر دوو تەوەر و دوو سێکتەردا دابەش دەبێت. یەکەم ئاشتی سیاسی، دوو ئاشتی کۆمەڵایەتی. سەر دەکەی ئاشتی کۆمەڵایەتی لە نێو تاکانی کۆمەلگا، یعنی تاک ئەو کاتە ئاسوودە دەبێت کە بزانین دادپەروەری هەیە، بزانین ئەوەی کە مافی هاوڵاتی هەموو بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی یەکسان بەسەر هاوڵاتیان دابەش دەکەین، نەک ئەوەی کە کابرا گەر حیزبی بێ هەموو خێر و بێری وڵات بۆ ئەوەی دیکە هیچ بەدەست بێت. لە هیچ کۆمەلگایەکدا ئاشتی کۆمەڵایەتی و سەقامگیری بەدی نایەت. ئەگەر کەمینەیەکی کەم قۆرغی هەموو شتێکیان کردبێت و زۆرینەش خاوەنی هیچ شتێک نەبێت، لەم حاڵەتەشدا ململانەیە لا نێوانی ئەم دوو چینەدا دەبێتە سیمای هەرە دیاری ئەو کۆمەلگایە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.